ملک هومار مجاره گلکی گرنگه بیگمان اف چندین روشن نزیکی هفته یکی دبی گوری آهاتیه گرتن نبینا کرکوکو هوليري حتى يعني وكي يكون راضي بونا كلجي بريارة سرك وزيري عراقي بخويا بو قرانوي بارتي بو كركوك ورقتني بارقة بلي ميواني مجدي عبيل سرفي مجاري شفان محمد اندامي مكتبة سياسية حزب زعمت كيشين كردستاني بخيراتك زور سپاس مرد شوان بخير بين زور سپاس تانير من لكركوك وريا جرين قفتوقوك لقلا وكينو دوات دينو لاي مرستان بوبرا كراتا جرين دسم الله هاوكارم ديلان بارزان لكركوك لقلمان ديلان صلاو اللي بيوم كاتت باش دیلا وەکە بیرێت هێشتاوان هەر لەوێن بەڵام پێشتر لەوێنەکانە بینیم مناڵی زۆر لێبوو لەوێ ئەم مناڵانە چیەکەن ناترسن تا شەو درەنگ لەوێ مێننەوە هەردوو سایدەکە ئێستا گیراوە ئامادە نین سایدێکیشکەنەوە بە هاتوچێ هەوڵاتیان کۆمار سڵاوتانە بێشەوتان باش دیارە ئەمڕۆ 4 ڕۆژ و 5 شەوە مانگرتنی ینی ئەمان بەردەوامە لێرە تەنها یەکەم ڕۆژ دوو کاتژمێر سایدێکی ڕێگەکان کرد و دواتر دایانخستەوە تا ئێستا ئەنی ئامادە نین شوێنەکان چۆڵ بکەن و ئامادە نین تەنها سایدێکیش بۆ هاتوچێ هاوڵاتیان و ئۆتۆمبیل بکرێتەوە ئەوەی لێرە کە تەنها ڕێگەی پێدەدرێت بڕوە ئۆتۆمبیلی ئەو بابلین زیارەتکارانەیە کە لە هەولێرەوە دێن و لێرە و دەستنە بەغدا و کەربلا تەنها ڕێگە باوانە دەدرێت کە بڕوە ئەوانی دیکە دەبێت لە گەڕک و کۆڵانەکانی پشت ئەم گەڕکۆ کە گەڕکی شۆراوە ینی بەنزیکی کاتژمێرێک بەناو گەڕک و کۆڵانەکاندا بڕۆن تا دەگەنە سەر ڕێگەیەکی سەرەکی ئیسی ئەوە ڕێگەی سەرەکی هەولێر بێت یاخود سلێمانی کۆمار ئەم شەو جیاواز لە شەوەکانی دیکە دەبینین ئەگەر هاوکارم لەگەڵمدا بێت ژمارەی زۆری هاوڵاتی لێیە کەمێک پێش ئێستا نزیکینی کاتژمێرێک پێش ئێستا محەممەد نەسیر نوێنەری خەمیس خەنجەر لە کەرکووک ینی لە پۆستێکدا لە تۆری کۆمەڵاتی فەیسبوک باستەوە دەکات کە ئەم شەو کاتژمێر 12 ئەم بارەگایە چۆڵ دەکرێت وەکەوەی کە پێشووتر ئیتفاقی لەسەرکراوە داوا لە هەوڵاتیانی عەرەب دەکات کە بگەنە بەردەم بارەگاکە بۆی ڕێگری لەم کارە بکەن یعنی ئێمە چەند جارێک پەیوەندیمان بە محەممەد نەسیرەوە کرد بۆ پشتڕاستکردنەوە ئەم هەواڵە بەڵام ئامادە نەبوو وەڵامی پەیوەندەکەم داتەوە بەڵام پەیوەندیمان بە هەندێک لایانی دیکەی بەشداربوو لە نێو مانگرتنەکە کرد بە تایبەتی بەرەی عەرەبیە گرت و ئەوان باسییان لەو کرد کە ئەم هەواڵە هیچ بنەمایەکی نییە و دوورە لە ڕاستیەوە تا ئێستاش هیچ شتێکی لەم شێوەیە نیە بەڵام ئەوی کە دەیبینن ئەم شەو جیاواز لە شەوەکانی دیکە ژمارەیەکی زۆری هاوڵاتی لێرن و بەردەوامیش خەڵکی دیکە دێنە ئێرە لە دوای و بانگەوازەی محەممەد نەسیر کە باسی لەوە کردووە کەم شەو کاتژمێر 12 ئەم بارەگایەت چۆڵ دەکرێت وەکەمێک پێش ئێستاش ئێمە گوێمان لێ بوو ینی بە درۆن چاودێری ئەم ناوە دەکرات ئەوەی کە دەیبینن تا ئێستا بابڵی مانگرتنەکە بەردەوامە و ئەمان وەکو خۆیان دەڵێن ئامادە نین کە ئەم شوێنە چۆڵ بکەن و ئامادە نین سایدێکی ڕێگەکەش چۆڵ بکەن ئەمڕۆ هەندێک گەنجی کورد ژمارەی گەنجی کورد کە سەر بە هیچ پارتولانێکی سیاسی نین بریتین لە هاوڵاتی ئاسایی لە مامۆستای ئاینی بەنامێکی ئەم بڵاو کردوەوە داوا لەوە دەکەن کە داوا لە حەزب سیاسەکان دەکەن کە بێنە سەر خەدووەم دۆخە چارەسەر بکەن و داوایان لە خۆپشان بابلین مانگرتوانیش کردووە کە ڕێگە چارێک بدۆزنەوە هیچ نەبێت بابلین سایدێکی ڕێگەکە بۆ هاتوچۆی هاوڵاتیان بکەنەوە چونکە هاوڵاتیان کێشە و گرفتێکی زۆریانەیە بە پیزانێرەکانی ئەمە کەمێک پێش ئێستا و بابلین نوێنەری ئەو هاوڵاتیانە نوێنەری و گەنجانە لەگەڵ نوێنەری گروپی ئاسایبی ئاهلی حەق لە شاری کەرکووک کۆبوونەتەوە ینی باسان لەو کردووە کە سبەینێ وەڵامیان دەدەنەوە کاخۆ سایدێکی ڕێگەکە دەکەنەوە یاخودنا بەڵام ئەوەی تا ئێستا هەیە با بڵین هەردوو سایدەکە گیراوە و ڕێگە بە با بڵین هیچ کەسێک نادرێت و ئەمان لە مانگرتنی خۆیان بەردەوام دەبن دەڵێن تاکو داواکارەکانیان جێبەجێ نەکرێت با بڵین ینی واز لە مانگرتن نایەنن بەڵێ هاوکارمان دیلان بارزان لە کەرکووکۆ لەگەڵماندا بۆ سپاس دیلان بلێکێک شوان یانێ نوها ئەف بریارە سەرۆکۆ سیری عراقی بووە لێ ڕێگری لێ بریارێ تێکردن دیتنەوە بەکی حزب زەحمەتکێشان کوردستانی وەربگرن زۆر سپاس دیارە لە دوای دروستبوونی لەژنەی ئاساییکردنەوەی کەرکووک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لە 3 ساڵی ڕابردوو ئەمە سێمین جارەکە بڕیار بدرێت کە بارەگاکانی پارتی لە کەرکووک تەسلیم بکرێتەوە پارتی بگەڕێتەوە کەرکووک دیارێت لە دوو جاری تر عینەن هاوشەوەی ئەم جارە خەڵکی تایبەتیان دەناردە سەر ئەو شوێنە بەڵام زووتر ئیشەکان جێبەجێ کرد و بڕیارەکە وەکوڵێ ڕەفزە بووە بەڵام ئەم جارە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و لە زومنی ئیتفاقی دروستکردنی کابینەکەشە بۆیە ئاسان نەبوو زووتر ئەو بڕیارە هەڵوەشێننەوە ئەم جارە جددیتر ئیشەکە چووە پێش
بۆیە ئێستا ئەم خۆپشاندانیان ڕێخستووە و ئەم خۆپشاندانە بەڕاستی خۆپشاندانێکی سیاسیە ئەوە نییە پەیوەندی بە هاوڵاتیەکەوە بێ کێشەیەکی بۆ دروست بوو بێ یان ئەوە تا مەشاکلێکی خزمەت گوزاری بێ یان ئەمە بابەتێکی صرف سیاسیە و دەستی حەشتی شعبی تایەوە دەستی گروپەکانی تێدا دایانەوێت بە هەر جۆرێک بێ بۆ ئەم هەڵبژاردنەی کە لە پێشە بە تایبەتی بە جۆرێک لە جۆرەکان شکۆی کورد بشکێنن دایانەوێت بەم هەڵایی کە دروستیان کردووە بە دەنگدەری خۆیان بڵێن کە ئەوان خاوەنی کەرکووکن و ئەم جارە لە هەڵبژاردنەکانیش عەرەبی سوننە لە دوای ئەوەی لە 2005 بایکۆتی هەڵبژاردنیان کرد ئەم جارە دەرسیان وەرگرتووە ئەم جارە بەتوندی هاتوونەتە سەرخەت و هەمویان خۆیان ئامادە کردووە و باشتر خۆیان خڕ کردوێتەوە و دانوێ بەڕاستی ئەم پرۆسەیە وا نیشان بدەن کەرکووک هیچ ئەسڵ ئەساسی نییە بۆ کورد لەبەرەوەی ئەوان خاوەنین و کورد لەم هەڵبژاردنە ئەوان ئیش بۆ واکەن بە خەڵکی خۆیان بڵێن ئەوان خاوەنی کەرکووکن. بەڵێ بەڕێز شوان حەشتی شعبی و عەسایەک ئەهل حەق ینی با لەوە گەڕین دەستور پێشێرکردن دەستور لەلایەن بۆ باوخواردنەوە شتێکی زۆر ئاساییە و هەر لەوەتی هەر خەریکیش پێشێرکردنی دەستور و یاسان لە عێراقدا ئەوان بەڵام چ پێویستە کات ئەم ئاستەنجە بۆ ژیانی خەڵک و کاسبکاران و دزی و تاڵانی لە کاسبکاران دروستکەن بەمە دەتوانن بگەنە چی؟ ئەوان کێشەی ئەویان نییە خەڵک بەسەر دێ بارگرانی بۆ خەڵک دروستە بێ نا بەنسبەت ئەوان ئێستا با بڵێن لە معادلەی سیاسیە من لە شوێنی تریژە و قسەیەم کردووە قۆناغی یەکلابوونەوەی کەرکووکە بەڕاستی ئێمە لە مەسلەی پێکێنانی یعنی یەکلیستی بۆ کورد زۆرمان هەوڵدا چکە ئێمە مەترسیەکان بەباشی دەبینین و پێمان وایە ئێستا کەرکووک لە سەروبەندی یەکلابوونەوەی ئایا بۆ کورد ئەمێنێتەوە یاخود عەرەبی سوننە دێن زۆرینە دروستەکەن و ئەنەوێ بە هەموو دنیا بڵێن کەرکووک عەرەبیە ئەم بەشێکێتی بەشەکەی تری لە ڕاستیە شتێک نییە بە ناوی یاسا و دەستور و ئەوانە چونکە ئێمە دەبینین ینی بەبێ تەبعاً بەبێ پاڵپشتی دەستوری بەبێ وەرگرتنی مۆڵەت ئەم خۆپشاندانە کراوە و ئەوانەی خۆپشاندەریشن هەرە زۆریان ئەفرادی حەشتی شعبین و جلی مەدەنیان لەبەرەوە دەمانچیان پێەیە لە یەکەم ڕۆژەوە ئەمە بە بەڵاوی بڵاو بووە قسەکە لەوە نییە ڕێ لە پارتی بگرن بێتەوە کەرکووک قسەکە کێشەکە لەوەیە کە ئەوان دایانەوێ بەم پەیامەیان بە هەموو دنیا بڵێن ئێمە لە کەرکووک حاکمین و ڕێگە بە خەڵکی تر نادەین یعنی هیچ جموجولێکی سیاسی بکە من نمونەیەک دێنمەوە ئێمە 6 کەس لە پارکی قەڵا کۆبوونەوە بۆ بابەتێک بە ناوی خۆپشاندان ڕاوکە 100 چەکداریان هێنایە سەرمان ئەمڕۆ بەیانی سەعاتدا 50 کەس لەو خۆپشاندەرانە لە پێش ئەو بارەگای نەمابوون بۆ حکوومەت نەهات ئەوانە لادات و خێمەکە لادات و دوایش هەر ئەمڕۆکە مەجموعەیە گەنج لە کۆڵانەکانی شۆرا و خڕبوونەوە دژی ئەوەی ئەو سیارانە ئەو بار هەڵگرانە زۆر فشاری خستبووە سەریان ژیانیانی تاڵ کردووە بڕوا بکە هێزێکی عەسکەری هاتبوو 200-300 کەس بوون هەموو گەنجانیان گرت و فڕیاندا ژوورەوە کەسیش نەیتوانی قسە بکە ئایا حکوومەت بۆ ئەوان نەتوانێت بێ بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەم خۆپشاندەرانە بکە بۆ ناتوانێت بێ لەگەڵ ئەمانەیە کە کەس نازانێت لەکوێوە هاتوونە تەعامل بکە لیوا کاوا فەرماندەی پۆلیسی کەرکووکە هاتەوێن ڕێزیان لێ نەگرت هەر بەڕاستی ڕاوێن ناوتیان نابێت لێرش بۆستی ینی ئەمە نیشانەی ئەوەیە کە بەدەر لە یاسا و قانون ئەو شتانە نیاوان هێزێکن هاتوون بە حکمی عەسکەریەکەن و حسابیش بۆ کەس ناکەن ئەم چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڕاستی لە کەرکووکەوە ناکرێت چونکە لە کەرکووک نییە چارەسەری کەک شوانها بریار وەگەرە پارتیا دموکراتا کوردستانیە و vekirina ofîsên Partiya Demokrata Kurdistanê gelo ev kiryara gotê kirin di rastî de li dijî partiyê yan li dijî Kurd e dijî Kurd e dijî Kurd e yanî ezanî çêmen li yekem roj qisem kir pêm waya yanî babeteke biçûk nekiretەوە لە partî çunke emro dijî partiye westin sibênê dijî hizbekî tire westin dû beyanî ewan mebdeî ewan derkirdinî Kurd e li Kerkûk yani ئەوە نییە ئێستا خۆشیان ئەڵێن مەسەڵەن ئێمە دژی پارتی نین ئەم بارەگایە ڕەمزی ئەو بارەگایە ئەستەن پارتی بۆ خۆی دروستی کردووە بۆ ئەو بارەگایە ڕەمزی ئەمنێتە لە کەرکووک لەبەرچی ئەسلی نییە نا بە پێچەوانەوە ئەمە وەکو ئەڵێ بچووک نەکرێتەوە لەوەی دژی پارتین و ئەوە نا مەسەلە ئەوە نییە مەسەلە ئەوەیە ئەوان پێیان وایە پارتی بێتەوە
ئاڵای کوردستان ئەگەڕێتەوە کەرکووک پارتی بێتەوە جۆرێک تازنی هێز دروستە بێ چونکە ئێمە دەزانین ئێستا دوو حزبی باڵادەست لە کوردستان هەن لایەکیان یەکێتی و لایەکی تری پارتی ئەوە یەکێتی لە کەرکووکە پارتیش بێتەوە یعنی جۆرێک لە باڵانسی هێز لە کەرکووک ئەگۆڕێ و بە تایبەتیش ئەوان ئیشیان بەم هەڵبژاردنیە بەڕاستی منەمەوێت لە ڕۆسیاسەکە قسەی لەسەرکەم ئەوان ئیشیان بە مەسلەی بارەگا و ئەو شتانە نییە ئیشیان بە پرۆسە سیاسەکەیە پێیان وایە هەرچیەک بکەن لەم هەڵبژاردنە 50 زایدیەک واتە 9 کورسی بێنن بۆ ئەوەی بۆ هەتا کۆتایی بەبوونی کورد لە کەرکووک لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەوشتانەوە بێنن چونکە ئەوان یەک جار حکم بگرنە دەست یەک جار زۆرینەی ئەنجومەن بەدەست بێنن جاری کە ڕێ بە کورد نادەنەوە بتوانێت زۆرینە بێنێت چکە ئەوەی مەسلەی گەمەی دیموکراسی و هەڵبژاردن شتانە لەگە ڕێزم هەمووی درۆیە ئەوان بڕوایان بۆ شتانە نییە یەک جار ئەنجومەن پێک بێنن جاری کە هەڵبژاردنیش ناکەنەوە حکوومەت پێک دێنن محافظ پێک دێنن و ئەو بەڕێوەبەرە کوردانی ماویشە هەمویان لادرێن ڕەوشی کورد لە کەرکووک خراپە بێ ئەم هەڵبژاردنەی کە دێت زۆر چارە نووسسازە و بۆش ئێمە زۆرمان تاکید کردەوە ڕجامان کرد با کورد بەیەک لز بێ بۆی بتوانین 50 زایدیەکی کورسەکان بێنین ئەگەرنا ئیشی ئەوان ئەم شەڕی دەیکەن بۆ هاتنەوەی پارتی و ئەم قۆناغە نیە بۆ هەژدەی دوانزەیە کاڵبژاردننی تیاکرێت شەڕەکە بۆ ئەو کات بەڕست شوان وەکو تۆ باس کرد تەنها ڕێگری نیە لە پارتی ڕێگریە لە کورد بەڵام بۆ ئەم ڕێگریە لە پارتە سیاسەکانی تر نییە لە کەرکووکدا و بۆ لایەنە سیاسی کوردیەکانیش وەکو ئاستی پێویست دەنیانە لەم ڕێگری کە لە پارتی دیموکراتی کوردستان ناکرێیان بۆ حەشدی شعبی و ئاسای بەحل حەق پێیان وایە گەڕانەوەی پارتی یەکسانە بە بەهێزبوونەوەی کوردە کەرکووک ئەپرسیارێکی جوانە جارێ ئەولەن ئێمە لە بارەگاکارمان لە کەرکووک وەکو قسەیەکە لە کڕ و بێدەنگ دانیشتوین هیچمان نەکردووە ئەم کڕ و بێدەنگیە ئەکتاکەی درێژا کێشێ وەڵڵاهی خۆی خراپە من پێم وایە لە کەرکووک کورد دەبواە هەتا ئیستا دەیان جار ئاوها خێمەی هەڵدا لە پێش محافەزە خێمەی هەڵدا لە پێش بەڕێوەبەرایەتیەکان کە لێیان وەرگیراوەتەوە دەبواە تا ئیستا لە بەرامبەر جێبەجێ نەکردنی مادەی 140 ئێمە عملەی سیاسیمان لە کەرکووک ڕاگرتە بەڵام بەڕاستیتان پێ بڵێم لە دوای 16 ئۆکتۆبەر کورد مۆراڵی نییە هیچ ینی هاوڵاتیش قەنەعەتی نیە حزبە سیاسیەکانش ئەمە من ویستمان لە نەورۆز ئاڵا هەڵکەین تەکلیفم لە برادرانی یەکێتیش کردوتم ئێوە ئاڵایەکتان لەسەر بارەگا هەڵ کردووە دەبا ئێمە شەڵیکەم بزانین چیمان پێکرێ بەڕاستی نەچوونە ژێربارەوە و بەڕسمیش پێم وتراوە ئاڵا هەڵکەن دوین لایە دەین ئێمەش کە زمانی مانەوەی نەبوو بۆیە هەڵمان نەکرد ئەوان پێیان وایە پارتی بێتەوە ئاڵای کوردستان دێتەوە کەرکووک کە ئەمە ینی قۆناغێکە گۆڕێ لە کەرکووک بۆ کورد بەڵێ بەڕێز شوان محەممەد ئەندای مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بوو سپاس بۆ شرۆفەکان بەخێرات.